فأراه الآية الكبرى. ناوەندی هەڵەبجەی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە. والنازعات غرقا. خولی لەبەرکردنی جوزی پیرۆزی عەممە بەڕێوە دەچێت. ئەوانەی لێرن پۆلی 1 تاکو 6 بنەڕەتین. بەپێی پلانی پرۆژەکە هەر لە ناوەندەکە تەواوی جوزی عەممە بە بەشداربووان لەبەردەکرێت. ئێمە جوزی عەممەمان لەبەرەکەین و ئێستا سوڕەتی نەبەئمان تەواو کردووە دەچینە سەر سوڕەتی نازیعات و ئێمە ئێستا هەموو جوزی عەممە لەبەر دەکەین و دوای ئیمتیحانی تیا دەکەین. ئێمە لە ناوەندی قوتابیانی کوردستان لقی هەڵەبجە جوزی عەممە لەبەر دەکەین و ئێمە سوورەتی نەبەئمان تەواو کردو و توانیومانە بە شێوەیەکی سەرکەوتوانە ئاەتی 1 تا 40 لەبەر بکەین و ئەمڕۆ وانەیەکی نوێمان خوێن بە ناوی سوورەتی نازیعات ئاەتی 1 بۆ 23. مامۆستاکانمان بەڕادەیەکی وەها ئاسانکاریمان بۆ دەکەن کە پێویست ناکات بچینەوە بۆ ماڵەوە لەبەری بکەین. لێرە دەچێتە مێشکمانە و لەبەری دەکەین بەڕادەیەکی زۆر باش یارمەتیمان دەن. زۆر سوپاسی مامۆستاکانمان دەکەین. بەرپرسی ناوەندی هەڵەبجەی ڕێکخراوی قوتابیان دەڵێت پرۆژەکە تایبەتە بە مانگی ڕەمەزانی پیرۆز، بەڵام لە بەرنامەیاندا هەیە پاش ڕەمەزانیش خولی لەبەرکردنی قورئانی پیرۆز بەردەوامی پێ بدەن. بۆ ئەوەی ئێمە بان کردووە لەبەر جوزی عەممەمان پێ لەبەرکەن، ئەگەر لە کۆتاییە جوزی عەممە لەبەرکەین هەمومان خەڵاتەکرین لەبەر ئەوە کە بانگیا کردووی کە جوزی عەممە لەبەرکەی. ئێمە لێرە ئەرک نادەین بەسەر قوتابیە بچێتەوە لە ماڵەوە لە بەریکە. ئێمە لێرە پێی لەبەرەکەین، یعنی لەوەیە 50 60 70 دووبارەیەکەینەوە مامۆستاکان لەگەڵ تەلەبەکان تا هەر لێرە تەلەبەکە لە بەریەکە. نزیکەی 70 قوتابی لە ئاستی جیاواز وەرد و ڕەگەزەوە بەشداربووی خولەکەن و زۆر بەباشی لە ماوەی 1 مانگدا جوزئێکی قورئانی پیرۆزیان پێ لەبەردەکرێت. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.